بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوڕاوان سلااوان لەبێت لە خزمەتاندا بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی ئەم بەرنمەیە لە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە نزیک دەبینەوە. کۆمەڵە چۆن دروست بوو؟ وەڵام بە چه پێویستیەک بوو؟ ئایا لەسەر ڕێچکەی بیرۆکەی دامەزرێنەرانی مایەوە؟ ئایا توانی ببێت بە هێزێک کە وەڵام بە پێویستی و واقعیەتەکانی کۆمەلگای کوردستان بداتەوە؟ ئێستا لە چه هەلومەرجێکی دیاری کراودا خەباتی خۆی بەرەو پێش دەبات و وەچە جێگاو شوێنێکی لە ساحەی سیاسی ئێران و کوردستان هەیە؟ ئەمانە و چەندین پرسیاری تر دەبنە بە زەنجیرەی بەرنمەیەک لەگەڵ میوانی بەرنمەکەمان. ئەمڕۆ لێکم ئەڵلقەیدا داوامان لە هاوڕێ ئەدیب وەتەندوز ئەندامی کومیتەی ناوەندی کردووە کە بەشداری بەرنمەکەمان بێت و وەڵام بە چەر پرسیارێکمان بداتەوە. هیوادارم ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بێت. هاوڕێ ئەدیب ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆ بەرنمەی کۆمەڵە سوڕاوان. سپاس دەکەم هاوڕێ گۆڵناز، سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و گەشت هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی بەرنامەی کۆمەڵە تیڤی. زۆر سپاس هاوڕێ، جارێکی تر بە خێراتنتانەکەم. با یەکەم پرسیارە ماوە دەست پێکەم. کۆمەڵە چۆن شکلی گرت و وەڵام بە چه پێویستێکی کۆمەلگای کوردستان بوو؟ وابی ئەم پرسیارە بێ بگەڕینەوە دواوە و ئەتوانم ئەگەر بە کورتی بێژم کۆڕ و کۆمەڵە سەرەتاییەکانی کۆمەڵە لە ژێر کاریگەری ڕەوتی جیهانی خەباتی چینی کرێکار و سۆسیالیزم بۆ سۆسیالیزم و هەروەها بە ڕوانگەیەکی زانستیانە لە کۆمەڵناسی لەژێر کاریگەری ئەو دوو ینی ئەوە لە هەمان حاڵە کەسانێک بوون کە نزیک بوون لە دەرد و ڕەنجی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش، خۆیان وەکو ڕووناکبیرانێکی شۆڕژگێر خۆیان بە بەرپرس دەزانی لە بەرامبەر بە ژیان و مبارزەی خەڵک. و ئەمە ئەم کۆڕ و کۆمەڵانە بەم ڕوانگەوە کە ئەرزم کرد و بەو جێگە و پێگەوە کە لەناو خەڵکا دەستیان پێکرد بوو، تەشەککولێکیان پێکێنا کە ناوی دواتر ناوی بوو بە کۆمەڵە. بۆ ئەوە لەسەر ئەم بابەتە تەوزیحێک کەمێ زیاتر بدەم، پێویستە وەک لە ئەوڵی قسەکانمەوە ئیشارەم پێکرد بگەڕینەوە ساڵەکانی بۆ لێرە ئەوەندەی کە مەجای ئەمە ئیجازادات دیارە ئەمە بەحسێکی خۆی زیاتری شەڵەگەی، بەڵام ئەوەندەی کە بەم مەجالە مەربوتە بگەڕینەوە ساڵەکانی چلی هەتاوی لە ئێران کە ئەو کات ئیسلاحاتی ئەرزی لە ئارادا بوو، شتێک کە ڕژیمی شا و ئەو دەوڵەتی ئەو کات و ڕژیمی شا پێیان باش مناوی بن انقلابی شاه و میلەت یا انقلابی سفید کە ئەوە ناسراوە. و ئەمە چی کرد؟ ئەمە لە واقعا جواب بوو بە پێداویستیەکی نظامی سەرمایه‌داری کە لە حاڵی گەشە و تەکاملدا بوو. نظامی دەرەبەگایەتی لە حاڵی پاشەکشا بوو و نظامی سەرمایه‌داری لە حاڵی پێشڕەویە بوو و ئەمە لە واقعا جوابێک بوو، ڕێفۆرمێک بوو کە لازم بوو ئەنجام ببێ بۆ ئەوەی کە سەرمایه‌داری گەشە بکات و سەرمایه‌داری نەی ئەتوانی گەشە بکات بەبێ ئەوەی کە ژمارەی کرێکارانێکی لە واقعا کە دەستیان لە هەموو شتێ بەڕا بوو و توانن چینێکی کرێکاری فرەوفراوان بێتە ئارا مەیدانەوە بۆ کار و بۆ بەرهەمهێنان و بۆ کۆگاکردنی سەرمایە. ئەمە ڕوویدا و ئەمە لە واقع هاتنە مەیدانی چینی کرێکار بە تیاداد و بە ئەژماری زیاتر و زیاتر
ڕووداوێکی کۆمەڵایەتی و ئاڵوگۆڕێک بوو هەروەک ئەرزم کردی لە جهتی تەکاملی سەرمایه‌داری و نظامی سەرمایه‌داری لەو کاتا لە ئێران کە ئەمە جوابی پێویستی خۆی گەرەک بوو لە جوابی پێویستی خۆی گەرەک بوو. تەبعاً ئەم ئاڵوگۆڕانە بە تەواوی ئێران شامل دەبێ و ئەزم لە کوردستان و جوابی پێویستی لەلایەن هەر ئەو بگەڕێمەوە سەر بەحسەکەی پێشوم، ینی کۆمەڵە چۆن دروست بوو یا چۆن چ تەشەکولێک بوو، لەواقع ئەمە جوابی ئەو پێویستیە بوو، جوابی ئەو پێویستیە بوو کە لەژێر کاریگەری ئەلبەتە ئاڵوگۆڕەکانی ئێران و هەروەک لە پێشی قسەکانەوە وتم لە پێشەوە وتم هەروەک چۆن ئاڵوگۆڕێکی جیهانیم ئشارە پێکرد. تەبعانەوە ئاڵوگۆڕە کە جیهان بێت و جیهانی بێت ینی مەخەبات بۆ سۆسیالیزم و مبارزەی نیکرێکار ڕنگدانەوە و ئەوەی هەیە لە ئێران و ئەمە لێنا لەواقع باسەکە لێنا بە یەک پەیوەست ئەبێتەوە. مەبەستم ئەوەیە کە ئەم جواب بە پێویستی هاتنە مەیدانی هەرچی زیاتر و چینی کرێکار بوو. بە ئیشارێک لێرە بەوە بکەم کە دەرسەدی هەر لەو کاتانە لە ماوەی تەئسیری ڕێفۆرمی ئەرزی ئەوەی کە باسمان کرد ینی ئیسلاحاتی ئەرزی زەمانی شا لە دەیەکیلا وای کرد کە ژمارەی دەرسەدی دانیشتوانی شارودێ زۆر ئاڵوگۆڕی بەسەلات، ینی ئەگەر پێشتر جامعی ئێران جامعەیەکی دێحقانی و زۆرتری جەمعیەت لە دێهات بوو، ئەوە وای کرد کە جەمعیەتی شارەکان زۆر زیاتر بوو، ینی ئەگەر مەسەلەن پێشتر هەفتای لە دێهات و 30 لە شار بوو، وای کرد ئەوە کە بوو بە پێچەوانە، ینی هەفتا لە شار و خەڵکی کاریگەری بێ لەواقع لە زەویدا بڕاو وەکە هیچ مەمەڕ حیاتێکی نەبووی لە هێزی کاری نەبێ ڕوویان کردە شارەکان لە مەحەلە فەقیر نشینەکان لەوێ نیشتەجێ بوون و ئەمە چینێک بوو، ئەمە ئەو لەواقع چینی دەواقع ئەو چینە بوو کە هاتبووە بەپانەوە لە سەراسەری ئێران هاتووە مەیدان داواکاری خۆی ویستی خۆی و پێداویستی خەباتی تایبەتی خۆی گەرەک بوو. ڕوتی چەپ کە کۆمەڵی جزئی ئەوە بوو ئاوا شکلی گرت و جوابێک بوو بە پێویستی زمانی خۆی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب. ئایا دامەزرێنەرانی کۆمەڵای پێیان وا بوو ئەم چەند کەسە دەتوانن ببن بە دینەمۆی هێزێک کە دواتر بەو شێوەیە گەشەی کرد؟ بێگومان هیوایان ئەوە بوو و تەهۆڵیان بۆدا و ئێمە شاهدی ئەگەر چاوێکی خێرا بەڕابردووە بخشێنین هەر لەم باسە ئەو ڕاستیە ئەبینین کە هەوڵێکی تێکۆشانێکی سەمیمانە ڕاستگۆیانە لەلایەن کۆمەڵەوە بۆ ئەومە بەستە دراوە لە سەرتاوە سەرڕای هەر فراز و نشیوێک سەرڕای هەر ئەوە تەلاشێک بووە بەردەوام درێژەی بووە و ئەو کەسانە با ئەوەش لێرە بڵێم کە ئەو کەسانە کەسانێکی باوەڕ پێکراوە بوون لە ڕێگای ئەوە کە لەگەڵ ژیان و خەڵک و خەباتی کۆمەڵانی خەڵکان بۆ نمونە لە کوردستان کە زۆربەی فعالیەتی کۆمەڵە لە کوردستان بوو و هەتا ئێستاش لەواقع ئەوانە ئەو کەسانە لە مبارزە و خەباتێکی مبارزە و خەباتی خەڵکا بۆ ژیانی باشتر بۆ بە دژی ستەم و سەرکوت بە دژی چەوسانەوە بەشدار بوون. یعنی ئەو کەسانە کەسانێک بوون کە هەروەک ئەرزم کردی ماندووینە ناسانە و سەمیمانە تەلاشیانە کرد بۆ هەر ئەو مەبەستەکەیەوە لە پرسیارەکەتانە هات بۆ ئەوە کە تەشەکلێک دروستکەن کە جواب بە
پێویستیەکانی خەباتی کۆمەڵانی خەڵک بداتەوە و نەک هەر ئەوە لێرە پێویستە بێژگە لە هەوڵ و تەلاشی سەمیمانەی ئەو دامەزرێنەران و هەڵسوراوانی ئەو سەردەمی کۆمەڵە و دواتریش بێژگە لە هەوڵ و تەلاشی سەمیمانەی ئەوان بێژگە لە بەشداری چالاکانە لە خەبات و مبارزەی کۆمەڵانی خەڵک لە شارە جۆرەکانی کوردستان و تەنانەت لە شارەکانی دەرەوەی کوردستانیش تەنیا ئەوە نەبوو بەڵکو بە تایبەت کاتی کە تەشەککولێکی وا دروست بوو کە لە قسەکانی پێشوو شاهات کە ناوی نریا کۆمەڵە بۆ جوابدانەوە بە زەرورەتی مبارزەیەکی بەرین کە لە سەراسەری ئێرانەوە بە تایبەت بە ڕاپەڕینی ساڵی 57 کە لە ئاکامی خۆیان ڕژیمی پاشایەتی ڕووخاند بوو وەزایەتێکی زۆر گەورە و تاریخی هێنا بووە بۆ حزبێک جەریانێک تەشەککولێکی سیاسی واژم لە کۆمەڵە کە وەکو عەرزم کردی تەشەککولێکی سیاسی کە ئەبووە جوابی پێویستی بە پێداویستیەکان و زەرورەتەکانی ئەو خەبات و مبارزەیە کە لە هەموو ئێرانە بە گەرمە لە ئارابوو ئەو جوابی پێویست بداتەوە بۆ ئەو جوابە پێویستەی بە ئەگەر چاوێک هەرباز خێرا لە ڕابردوو بکەین لە ڕێگای ئەو جوابە پێویستە ئێمە مەقاتەیەکی زۆر لە ژیان و لە تاریخی مبارزاتی کۆمەڵە بینین کە هەوڵی داوە سەمیمانە کە جوابی گونجاو دەربەستانە بە خەبات و مبارزە و مبارزە و خەباتی کۆمەڵانی خەڵک بداتەوە و هەر ئەو جوابە و گونجاوبوونی ئەو جوابە و ئەوە وای کرد کە لە واقعە بەڵێ ئەوە بۆ هۆی گەشەی کۆمەڵە یعنی توانی کۆمەڵە لە مەحافل و لە کۆڕ و کۆمەڵێکی سەرەتاییەوە کە لە ئەوڵەوە بە ئەرزمکردن دواتر بە جوابدانەوەی گونجاو و لە کاتی خۆی و هاوتەریب لە تەک منفعەت و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکە لە مبارزەکەیانە بتوانێت ببێ بە تشکیلاتێکی ڕێکخراوێکی گەورە و جەماوەری. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب چۆن بوو کە دامەزرێنەرانی کۆمەڵە بڕیاریاندان کە ببن بە هێزێکی عەلەنی و تەنانەت هێزی پێشمەرگەیش پێک بێن هەرچەند خۆشتان بە کورتی ئاماژەیەکتان پێدا؟ پێم وابێ هەموو مبارزەیە ئەوەڵەن ئەو کۆمەڵە کە باسی کۆمەڵەکە باسیەکەی 9 ساڵ لە شەرایەتی نهێنیە خەباتی کرد یعنی لە ساڵی 48 هەتاویەوە کە درست بوو لە پاییزی ساڵی 48 هەتاویە تا ساڵی ڕێبەندانی 26 ڕێبەندانی ساڵی 57 خەباتی نهێنی کرد بەڵام ئەم خەباتە نهێنیە بڵێ وەکو تەشکیلات نهێنی بوو ئەمما کادرەکان و تێکۆشەرانی ئەو سەردەمی کۆمەڵە کەسانی ماندوونەناس لە خۆبردوو بەو پەڕی هەوڵیاندا ئەدا کە لە مبارزاتی ئەو سەردەما بەشدار بن یعنی وەکو کەسایەتی باوەکو بەش تعلقیان بە تەشەککولێکی معەن بوو کە باسمان کرد بەڵام لە هەمان حاڵە وەکو تێکۆشەرانێک لە جەرگەی خەبات و مبارزەی کۆمەڵانی خەڵکە بەشدار بوون خۆیان بە بەرپرس دەزانی بەرامبەر بەوە و دائما تێدە کۆشان بۆ ئەوەی کە ئەو خەبات و ئەو مبارزەیانە هەنگاوی بەرەو پێش بەرن بە سەرکەوتنی بگەێنن بە کەم دەردی سەرترین ڕێگا ئەمە هەمیشە سەرلەوحەی فعالیت و سوورانی کادرەکانی کۆمەڵە بوو جا ئەگەر وابێت ئەمە کارێکی وای کرد کە لە مەقتەیەک لە مبارزە ڕاستە ئەبێ تشکیلاتێکی نهێنیت بێت ڕازدارت بێت کە لە اختناق و خەفەقانی ئەو زمانی
ساواک و ڕژیمی شا دەوامی هاورد خەباتکارانی کۆمەڵا و کاتە لە دامەزرێنەرانی لە ڕێبەرانی کە چەندها کەسیان گیانی بەخت کرد ئەوانە لە زیندانەکانی ڕژیمی شا لێوی ڕازداریان نەکردەوە لە ژێر ئەشکەنجەگەل ئەشکەنجە و فشاری ڕۆحی و فشاری جسمی ساواکی ڕژیمی شا دەوامیان ئەهێنا و ناوی هاوڕێەکان و تەشەکلێک کە ناوی کۆمەڵە بوو نەیان دەرکاند. ئەمە لە هەمان حاڵە، بەڵام تاو کاتێک کە لە دەرەوەی زیندان بوون یا ئەوانەی کە لە دەرەوەی زیندان بوون بەردەوام خەریکی کار و فعالیت بوون لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە شارە جۆربەجۆرەکان و نەکەرەوە لە شارەکانی تریش، بۆ نمونە تەورێز، ئەسفەهان، تاران. بەڵام دواتر ئەمدەی فعالیەتیان دێتەوە کوردستان. ئەمە لە واقعە لە جواب بە ئەو پرسیارەیەوە کاتی خۆی بۆ بەشداری مؤثرتر و چالاکانەتر لە خەباتی کۆمەڵانی خەڵکە کاتێک تێتە بەرەوە کە ئەلەنی بوونی ئیتر ئەبێ بە ئەلەنی واردی ئەو خەباتەبی دەنات ڕێکخراوێکی هەرچەند محکەم و هەرچەند بەرنامەی باش و هەرچەند بە بۆچوونی سیاسی ڕوون و ئەوانەوە ناتوانێت جەماوەری بێتەوە ئەگەر خۆی ئەلەنی نەکاتەوە لە خەباتێکی جەم. ئەو کات پرسیارەکەیەوە کە ئەگەڕێتەوە سەروبەندی دوای ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی ئێران بوو لە جەریانی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی ئێرانە بەرەو بە دژی سەرکوت و دیکتاتۆریەتی ڕژیمی شاوە بۆ ئازادی کۆمەڵە و کادرەکانی و هەڵسوراوانی بەشدار بوون و هەڵسوراوانە بەشداریان کرد لە خەبات بە دژی دیکتاتۆری ڕژیمی شا. کەوابێ ئەمە وا ئەکات کە کاتێک لە ئیدامەی ئەو مبارزە ئێمە هەروواکە ئەزانین ڕاپەڕینێکی شکۆدار لە ڕێبەندانی 57 ڕوو ئەدات لە دوای مبارزەیەکی یەک ساڵەی چڕوپڕ لە سەراسەری ئێرانە بە ڕاپەڕینێکی گەورە و سەراسەری جەماوەری میلیۆنی لە ئێرانە ڕژیمی شار ناچار بە ینی ڕژیمی شار دێنە خوار و ئەمە ئیتر اختناق پێش ئەوانش اختناق ئەشکێت و خەڵک بە لێشاو تێنە پێشەوە کرێکاران، ژنان، خوێندکاران، میلەتان وەکو کوردستان کە لە ژێرباری سیستەمی نەتەوایەتیە سەر بەرزەکاتەوە، هەروەها خەڵکانی تر، خەڵکی تورکمە سەحرا، خەڵکانی تر هەموو لە ئێرانە. لێرایە کە کۆمەڵە بە دووربینیەوە دەزانێت کە ئێستا کاتێتی دەبێت ئەلەنی بێتەوە و بە شێوەیەکی ئەلەنی و ئاشکرا خەباتی خۆی درێژە پێ بدات و ئەوە لە ڕاستیە جواب هەر هەمان زەرورەتە. یعنی کۆمەڵە ئەتوانم بڵێم لە مەقاتعی ڕابردووی هەموو ژیانی خۆیە جوابی بە پێویستی خەباتکارانە و خەباتی کۆمەڵانی خەڵکداوەتەوە. لەوێ لازم بوو کە ئاشکرا بێت و ببێ بە ئیتر ئاشکرابوونی خۆی ئیعلام کات کە لە ساڵڕۆژی کە لە بەبوونەی گیانبەختکردنی ڕابەری خۆشەویست کە کاک حەمە حسێنی کەریمی لە ڕۆژی 26 ڕێبەندانە ئەو ئەلەنی بوون و ئاشکرابوونی ڕاگەیان و ئەمە خۆی دەرسێکە لە واقعەیەکێ لە دەرس و ئەزمونونەکانە بۆ ئەوەی کە چۆن دەتوانێت ڕێکخراوێکی بچووک پەیوەست بوو لە کۆر و کۆمەڵێکی جیاواز لە شارەکانی کوردستان ببێت بە هەوێنی خەباتێکی گەورەی جەماوەری و ببێت بە ڕابەرێکی خەباتێکی جەماوەری لە
لە کوردستان لە پەیوەند لەگەڵ بەشی دووەمی پرسیارەکە تا کە چۆن بڕیاری پێشمەرگەی دروستبوونی هێزی پێشمەرگەشیدا ئەبێ بڵێمەوە خۆی تاریخێکی خۆی هەیە لە ڕاستی ئەگەر بە کورتی بمانەوێ ئیشارە بۆ بکەین لە ئاکامی هێرشی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی بێت و سەرکوتی بێ هەر لە سەرتاوە کە هاتە سەرکار دەستی کرد بە سەرکوتی کۆمەڵانی خەڵک و ئینقلابێکە هاتبووە مەیدان بە هاتنە مەیدانی کۆمەڵانی خەڵک ئینقلابەکە ئەویست بەردەوام بێت کاری پێ نەکرابوو ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئەسوی گرت و بردیە پێش و ئەوە خۆی تاریخێکی بەحسێکی زۆر توولانیە بەڵام لە کرێکارانی سەرکوت کرد ژنانی سەرکوت کرد و ڕووی کردە خوێندکارانی لە دانشگاکانە سەرکوت کرد یعنی بەرەبەرە دەستکەوتەکانی ئەو ڕاپەڕینە گەورە و شکۆدار و جەماوەریەی ملیۆنیەی کە ڕژیمی شایێنا بۆ خوار بە لەواقع فەرمانی ئەو خەباتە گەورەیە شکۆدارەیە ارتجاع بەدەستیەوە گرت ارتجاعی مەذهبی ئیسلامی و ڕژیمی کۆماری ئیسلامی کە دواتر ناوی یای کۆماری ئیسلامی بەدەستیەوە گرت و ئەو وەکوتمە ئەو ئەرکە کە ڕژیمی شاب بۆی نەکرا یعنی سەرکوتی ئینقلاب ئەوان ئەو ئەرکەیان بە ئەسۆ کرد و بۆیە حملەیان بە کرێکاران کرد بە ژنان کرد بە خوێندکاران کرد لە دانشگاکانە گۆمی خوێنیان خستە ڕێ و ئەو حرەکەتە ئەو دژایەتی لەگەڵ ئینقلاب بۆ وەرگرتنەوەی دەستکەوتەکانی ئینقلاب جا لە کوردستانە سەری دای لە سنگ خەڵکی کورد خەڵکی مبارز و مقاومەتیان کرد لە بەرامبەر هێرشی کۆماری ئیسلامی لەشکەرکشی کرد بۆ کوردستان نەک هەر بە جۆرا و جۆر هەتا بەر لە لەشکەرکشیەکە ئەنواعی فشارگەلی ئەهێنا لە جێگەل تری کۆمەڵانی خەڵکی سەرکوت ئەکرد کە گەیە کوردستانیش ئەم جارە لە بەگەڵ مقاومەتێکی ڕوبەڕوو بوو مقاومەتەکە بە شێوەی خۆ ئیدارەکردنی خۆ بەڕێوەبردن و بە شێوەیەکی ئاشتیانە لە کوردستان بەردەوام بوو دیفاع لە دەستکەوتەکانی ڕاپەڕینی ساڵی 57 بە شێوەیەکی ئاشتیانە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بەردەوام و لە ئارا بوو بەڵام کۆماری ئیسلامی تەحملی هیچ کام لەوانەی ناکرد کە خەڵکی کورد ئازادیەک تامی ئازادی بچێژێ بۆیە هەر لە سەرتاوە هێرشی کرد و کەوتە ئەی کرد هێزی جەمەوە کرد و سەرنجام لەشکەرکێشی کرد لە مقابل لەشکەرکێشیەکی وا نظامیەوە تەواو عەیار کۆمەڵانی خەڵک بۆ دیفاع لە خۆیان ئامادەجی ئەوەیان لە خۆیان نیشاندا کە لە هەموو مەیدانێکە تا ئەو کاتە نیشانیاندا بوو لە مەیدانی جەماوەریە لە شەقامە بە ئێعتراز بە کۆچی شارەکان لە مقابل پاسدارانەوە بە هەموو جۆرێک بە شێوەی ئاشتیانە مقاومەتیان نیشاندا بوو بەڵام سەرنجام ئەو مقاومەتگە لە وای کرد هەوێنی مبارزەیەکی چەکدارانش بە چەکدارانشی دروست کرد بوو لە خۆیان چونکە ڕژیم بە چەکەوە هێرشی کردە سەر خەڵکی کوردستان ئیعدام و کوشت و بڕ و بە کوتارێ فانتۆم هێرشی هێنا بۆ سەر کوردستان بە هێلیکۆپتەر و بە ئەنواعی ئەبزار و ئەدەواتێکی جەنگی کە لە ئەرتەشی شاهنشایی بە ئێرس پێگەیشت بوو هێرشی هێنا بۆ کوردستان و خەڵکی کورد بڕیاریدا کە مقاومەتکە کۆمەڵە ئەو مقاومەتەی بە پیریەوە چوو
خۆی بۆ ئامادە کرد هێزی پێشمەرگە لەوا پرۆسەیەکە دروست. بەڵێ هاوڕادی زۆر سپاس. بعد کەمێم گەڕینەوە دواوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا کەسانێک کە خۆیان بەشێکی بەرچاو لە دەسەڵاتی پاشایەتی لە ئێرانیان پێکێنا بوو هەوڵ دەدەن کارنامەی سپی بۆ خۆیان دروست بکەن. ڕژیمی شا چۆن لەگەڵ ئەحزابی سیاسی و تەشکیلاتێکی وەکو کۆمەڵە بەرخۆردی دەکرد؟ جارێ بە ئەو وابزانم بە جۆرێک نەڕاستەوە خۆ جوابی ئەم پرسیارە خۆب لە قسەکانیشان من خەری ئێستا بە ئەوە بڵێم ئێمە ئەزانین کە ڕژیمیشا بە ڕاپەڕینێکی جەماوەری لەلایەن کۆمەڵانی خەڵکووە بە ڕاپەڕینێکی ملیۆنی شکۆدار گەورە سەراسەری لە ئێرانە ڕووخا. ئەوە خۆی چی نیشان دەدات؟ ئەوە گەورەترین لە واقعا ڕوونکردنەوەی و حقیقەتێکی عینی و حقیقەتێکی ئاشکرایە بە پانایی کۆمەلگای ئێران کە نیشانەدا ڕژیمی شا ڕژیمێکی سەرکوتگەر و سەرکوتگەری مافەکانی خەڵک بوو بە هەموو جۆرێ سەرکوتگەری ئازادی بوو. ئەگەر فقط لێرە ئیشارەیەک بە یەک نوکتە بکەم بە هیمەتی خەڵک و کۆمەڵانی خەڵک دەرگای زیندانەکان لە زمانی شا کە هیچ تا ڕژیمی شاما بوو و هیچ تا نەڕووخا بوو شکاوە کۆمەڵێکی زۆر بەرچاو لە زیندانیانێک کە فقط تەنیا بە خاتر عەقیدە و بیر و باوەڕیان ساڵهای توولانی دوور و درێژ لە زیندانەکانی ساواک و زیندانەکانی ڕژیمی شاهنشاییە بوون هاتنە دەرەوە هاتنەوە باوەشی خەڵک. ئازادی وجودی نەبوو. مخالفەت لە تەک ڕژیمی شا یعنی زیندان یعنی فشاری ڕۆحی و جسمی و ئەشکەنجە. خوێندنی کتێب قاچاق بوو. بیر و باوەڕ هەرچی بیر و باوەڕێک کە کەم بەدژی زۆموستەمی شاهنشاهی بوایەت و بەدژی دیکتاتۆری بوایەت و ئافخوازانە بوایەت مەمنوع بوو. حیزب و هیچ حیزبێک فعالیەتی ئازادانە و ئاشکرای نەئەتوانی ببێ مەگەر بە تەئیدی ساواک نەبوو. کەوابێ وازەحە جا حیزبێکی وەکو جریانێکی وەکو کۆمەڵە بە ڕوانگەیەکی کۆمۆنیستیەوە چۆن دەیتوانی ببێ فعالیەت بکەن و تەنانەت ئەحزابی تریش کە هەروەک ئەرزمکردن ئەوانیش ئازاد نەبوون بۆ فعالیەت. ئەمە لە واقع وەزعیەت اختناقێک لە اختناق و خەفەقانی ڕژیمی شاهنشاهی و ساواک ئەوە شتێک نییە کە هەموو خەڵکی ئێران هەموو ئەو خەڵکانێک کە ڕاپەڕینیان بە دژی ڕژیمی شاهنشاهی کرد لە بیریان چوو بێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێیادی. با بینە سەر ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە کە بە دوای گیانبەختنی کاک حەمەحسێنی کەریمی ڕوویدا. کۆمەڵە چۆن لەلایەن خەڵکی کوردستانەوە وەرگیرا یان چۆن ئاوا بە خەیرا بوو بە تەشکیلاتێکی ناسراو؟ کادرەکان و دامەزرێنەران و هەڵسووراوانی کۆمەڵە لە شارە جۆر بە جۆرەکانی کوردستان هەروەک لە قسەکانما ئیشارەم پێ کرد بە بۆنەی ئەوە کە لە کار و ژیانی خەڵک بە دەربەست بوون لە مبارزە و خەباتیانە بۆ باشترکردنی بۆ هەنگاوێ پێشتر بۆ باشترکردنی ژیانیان بەشدار بوون چالاکانە هەڵسوڕانیان دەکرد بۆ ئەو مەبەستە ئەوانە هەر بەو بۆنەوە ببوون بە کەسانێکی ناسرا و جێگای متمانە و جێگای باوەڕ لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە لە شار و دێهات و شار دێهاتی کوردستان. ئەوە حقیقەتێکی ئاشکرایە. جا بۆیە وەختێک کاتێک کۆمەڵە بڕیاری عەلەنی بوون دەدات و ئاشکرا دەبێتەوە کۆمەڵانی خەڵک
دیمەنەکان دەموچاوەکان وە سیماکان دەناسنەوە. یەکێکیان کاک حەمەحسێنی کەریمیە کە بە ئوستا ساڵح مەشهورە لە سەقز، ساڵها لە ناو کۆمەڵانی خەڵک لە ناو کرێکارانە فعالیەتی کردگە بۆ باشترکردنی ژیانی ئەوان لەمە بە خەباتی کردگە بۆ سەرنجام گەیاندن و بۆ سەرکەوتن بە سەرکەوتن گەیاندنی مەسەلەن بۆ نمونە لە مەهاباد لە بۆکان وەلا شوێنە جۆگرە یا کەسەکانی کاک یادی بەخێر کاک سیدیقی کەمانگەرە کە بە زوانی ئاگرینی ئەنقلاب شۆرەتی پەیدا کرد. لە پێش ئەوانە دەبێ بە وەکێڵی خەڵکی دارسێران بۆ ئەستاندنی مافەکانیان دژ بە دەرەوەکان کە لە واقعیانەوێ زەمینەکانیان لێبسێنن و ئەوێ بە وەکێڵیان لە زمانی شا دفاعی سەرسەختانیان یەکات. کاک ئەیوبی نەبەوی گیان بەخت کردو، کاک ئەیوبی نەبەوی لە کۆمەڵی خوێندکارانە لە زمانی شا ئەوێ بە جزوی فعالین و هەڵسوڕاوانی بەرجەستەی مبارزە بە و ئەتساباتی ئەو سەردەمە لە ناو خوێندکارانە لە شاری سناو لە ئەتراف لە شارەکانی تر. یا هەروەها کاک حسێنی پیرخێران، ئەوانە سیماگەلێکی ناسراو بوون لە ئەسەر بەشداری لە خەباتی خەڵکا چ لە دەورانی خەباتی نهێنی چ لە دەورانی مبارزە و خەبات بە دژی دیکتاتۆریەت و ڕژیم پاشایەتی. کۆمەڵانی خەڵکەمانیان ئەدی لە پێشەوەی خۆیانیان دین. یا ئێوەی شارەتان کرد کاک حەمەحسێنی کەریمی لە ڕۆژی وابزانم 22 بەهمە نابریندارە بێت لە پێشەوەی لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندەران کە ڕوئەکەنە شارەبانی بۆ ئەوەی کە هاوڕێیەکانی بریندار نەبن. ئەو لە ڕیزی پێشەوە بێت کارێک بکات کە تەڵەفات کەمتر بێت. تەقەی ڕاستەوخۆی لە یەکرێت لەلایەن شارەبانی و بریندار دەبێت 4 ڕۆژ دوای ئەوە گیان بەخت دەکات. ئەمانە و کاک دکتۆر جعفەری شەفیعی یادی بەخێر گیان بەخت کرد و دکتۆر جعفەری شەفیعی، ئەمانە ئەو کەسانە بوون و دەیان و سەدان هەڵسوڕاوی تر کە لە جەرگەی خەباتی کۆمەڵانی خەڵک لە شارە جۆربەجۆرەکان و لە شوێنە جۆربەجۆرەکان و لە کارگا و لە مەزرا لە کوردستانە لە تەک خەباتی خەڵکە تێکەڵاو بوون، لە پێشیەوە بوون، بە دەربەست بوون بووی، بیریان لێ دەکردەوە، ڕێگەی گونجا و ڕێنیشاندەر بوون بووی و فیداکاران و خۆنەویستانە لەو ڕێگا هەنگاویانەوە. دەی ئەوانە کاتێک کۆمەڵە ئاشکرا دەبێتەوە ئەوانە دێنە ڕوو، ئەوانە کەسانێکن کە باوەڕ پێکراون لە ناو کۆمەڵانی خەڵکان و هەم بێژگەلەوە کۆمەڵە هەروەک لە قسەکانمان ئیشارەم کرد بێژگە لەم تایبەتمەندیە کە زۆر گرنگە و من ئێستا ئارزتانم کرد لە تایبەتمەندی سیما ناسراوەکانی کۆمەڵە هەڵسوڕاوانی کۆمەڵە، شتێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کۆمەڵە وەکوتم ڕۆڵەی زمانی خۆی بوو، یعنی بە ڕۆژ ئەبووەوە کاتی خۆی جوابی بە پێداویستی خەباتی کۆمەڵانی خەڵک ئەدایەوە، چەقی نابەست لە جێگایەک پێشە چوو لەگەڵ خەبات و مبارزەی خەڵکە و ئەو جوابدانەوە بە پێداویستی خەبات و مبارزەی خەڵک دەیتوانی تشکیلە. ئەوە هەوێنی کی گەورە بوو مهم بوو بۆ ئەوەی کە تشکیلات و ڕێکخراوێکی بچووک
پەیوەست بوو لە ژمارەیەک ڕۆناکبیری شۆڕژێر تەبدیل بکا بە ڕێکخراوێکی جەماوەری. بۆیە خەڵک بە باوەشی ببوورە، خەڵک بە باوەشی ئاوەڵاوە هەم لە عەلەنیبوونی کۆمەڵە لەو کاتە من لەبیرمە تا ئەو کاتە کۆمەڵە بەناو هەممی هەنانی مبارزە ناسرا، فقط ئێلامیە بڵاو دەکردەوە، کەس نێزانیەوە چ ڕێکخراوێکە ئەوە چێە، ئەوە قسەی زەمانی شاکەم. کاتێکە عەلەنی دەبێتەوە هەموو کۆڕ و مەحفلەکان ئەڵێن ئەوە هەممی هەنانی مبارز ئەمەن کۆمەڵە بوو، کۆمەڵە کاک سدیق بوو، کۆمەڵە دکتۆر جعفەر بوو، کۆمەڵە کاک فوئاد بوو، کۆمەڵە ئەو هەڵسووراوە خۆنەویستە خەباتکارانە بوو کە هەتایە ڕێنیشاندەری ئێمن بۆ درێژە ڕێگەمان بۆ بۆنەوە وابوو کە هەروەک ئێوەش ئیشارەتان پێکرد بە باوەشێکی ئاوەڵاوە کۆمەڵەیان قبول کرد. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب. ئەگەر هەڵسەنگاندنێکی خێرا بکەیت پێتان وایە کۆمەڵە توانی ئامانجە سەرەتاییەکانی کە بۆ خەباتی خۆی داینابوو بپێکێت بەڕای خۆتان؟ بە بڕوای من خۆم جوابم ئەرەیە بۆ ئەوە، جوابم بەڵەیە لەبەر ئەوە کە وەختێ ئێمە تواشای کۆمەلگای کوردستانەکەین کە زۆر بەشی زۆری فعالیەتی کۆمەڵە و هەڵسوورانی کۆمەڵە لە کوردستان بووە، ئێمە ئەو وشیاری و ئاگاهیە سیاسیە ئەبینین لە کوردستانە. خەڵکی کۆمەڵە با ئەوە بڵێم کە لە بزوتنەوەی خەڵکی کوردستانە بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی بۆ ئازادی و بە دژی سەرکوت و دیکتاتۆریەتی ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕژیمەکانی پێشووتریش لە ئەو یانە ڕژیمی شاو ئەوە ئاسۆیەکی نوێ، ئاسۆیەکی تازەی لە بزوتنەوەی خەڵکی کوردستانە بۆ بە دژی ستەمی نەتەوایەتی بۆ ئازادی بە دژی سەرکوت هێنایە ئاراوە. ئەم ئاسۆیە ڕوونە، ئەم ئاسۆیە لە واقعا هەروەکوتم بەستێنی ئەو ئاسۆیە ئەو چینی کرێکارە بوو کە لە ئەوڵی قسەکانەوە من ئاماژەم پێدا، یعنی ئەو بەستێنە بوونی هەیە لە کوردستان و بوونی بووە خەباتی چینی کرێکار لە ئاستی سەراسەری لە ئێران و هەروەها طبعا لە کوردستانیش بوونی هەیە، حرەکەتی هەیە، جوابی خۆی ئەویست و کۆمەڵە ئەو ئاسۆیە کردەوە بەڕووی بزوتنەوەی خەڵکی کوردستان بۆ و خەباتی ئەوان، خەباتی لە مێژینەی ئەوان بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی بۆ ئازادی. ئەمە لەلایەکەوە من پێم وایە لەم ڕووەوە بەڵێ ئەوە جوابی ئەو پرسیارێکە ئێوە یەکەن کە وشیاری کە ڕەوتێکی چەپ، ڕەوتێکی چەپ و ڕادیکاڵی لە کوردستانە لە تەواوی کوردستانە هێناتە مەیدانی مبارزەوە. ئەگەر لێرە جێخۆیەتی ئیشارە بکەم بە شۆرشی بزوتنەوەی ژن ژیان ئازادی کە هەتا ئێستاش بەردەوامی هەیە و لە شعارەکانیە و لە دروشمەکەیە، خودی دروشمی ژن ژیان ئازادی دروشمێکی بەناوەرۆک ڕادیکاڵ و پێشکەوتن خوازانە سێکۆلار و یەکسانی خوازانەس، ئەوانە دەلالەت لەوە ئەکات کە کۆمەڵە کە خۆی لەو ڕەوتا ئەبینێتەوە و درێژەدەری ئەو ڕەوتە و لە واقعا پاڵنەری ئەو ڕەوتە بووە، کەوابێ بە بڕوای من بەڵێ من پێم وابێ لە واقعا هەدەفە سەرەکیەکانی کە ئێوە ئیشارەتان پێکرد پێکاویەتی، بەڵام بێگومان ئەوە بۆ مەعنا نییە کە ئەوە تەنها ئەتوانی بیکا بە دەسمایە بۆ درێژەدان بە ڕێگەی کە بەردەوامی هەیە هەتا گەیشتن بە ئازادی و
بە یەکسانی و ژیانی بێچەوسانەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێتی. پێتان وایە بۆچی سەرڕای هەموو ئەو هەوراز و نشیبە کە خۆیشان لە ئەموو توێژە ئاماژتان پێکردووە و ئەنواعی پلان و شەڕێکی دوور و درێژ کە کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی کوردستانە هێنایەوە، بەڵام بە هەموو هێزیەوە ویستوێتی کۆمەڵە نەمێنێ، بەڵام ئێستاکەیش کۆمەڵە و جێگا پەنجەکەی کۆمەڵە و ڕەوتی چەب لە کوردستانە حاشا هەڵنەگرە و تا دێت گەشە دەکات هەرەوەی کە خۆشان ئاماژتان پێکرد کە شۆڕشی ژن ژیان ئازادی ئێستاکە لە ئارادایە. بەڵێ من پێم وا بێ هەوڵ و تێکۆشان و خەباتی کۆمەڵانی خەڵک، کرێکاران، ژنان، خوێندکاران بۆ ئازادی، ژنان بۆ یەکسانی و ئازادی، کرێکاران بۆ بە دژی چەوسانەوە و خەڵکی کوردستان و خەڵکانی بندەست لە ئێرانە، نەتەوە بندەستەکان لە ئێرانە بۆ ئازادی و بە دژی سەرکوت، ئەوە خەباتێکە بەردەوامی هەیە. ئەگەر لە جوابی ئەو پرسیارەیەوە بمەوێ چەند کەلیمە بە چەند کەلیمە فقط ئشارە ئێستا وەڵام بمەوە، ئەتوانم بێژم پەیوەندی کۆمەڵە لەگەڵ کۆمەڵانی خەڵک و هۆی مانەوەی کۆمەڵە، زیندومانەوەی کۆمەڵە و گەشەی کۆمەڵە وەکو پەیوەندی ماسیەوە لە ناو ئاوە. ئەگەر ماسی لە دەریا، ئەگەر ماسی لە ئاوە ئەژی و بەبێ ئاو ناژی، ئەوە ڕێک ئەو پەیوەندیەیە بە بڕوای من و کۆمەڵە بە درێژایی ئەو ساڵانە ئەوەی ڕەچاو کردووە. پەیوەندی لەگەڵ ویست و داخوازی خەڵکە نەپچراوە، بەردەوامی هەیە، خۆی لە ڕاستای ویست و داخوازی ئەوانە بینیوە، بۆ ساهلکردنی خەباتەکەیان تێکۆشاوە و بەردەوامە لەوە و ڕاز و ڕەمزی مانەوەی کۆمەڵە بە بڕوای من لەوە ئەبێ ببینی. هەر هێزێک کە لە خەڵکدا ببردرێ ئەوە نەبەرەو گەشە، بەرەو پوچ بوونەوە چێت، بەڵام کۆمەڵە بە خۆشیەوە سەرڕای ئەو هەموو مشاکلە کە ئێستا جێگایشی نییە و نەوەختەیە و ئێوە بە باش ئەزانن و بە باشی ئەزانن چه مشکلاتێک و چه کەند و کۆسپێک لە ڕێگای کۆمەڵا بووە کە ژمارەشی کەم نییە، بە کەم و کۆریەکانیشیەوە لە ڕێگەی خەباتە. تەبان تێکۆشەرێکی ڕێگای خەبات کەم و کۆریشی دەبێت. ئەگەر هیچ نەکات و تێکۆشەر نەبووای کەم و کۆری نەدەبوو، بەڵام بێژگە لە کەم و کۆری کەند و کۆسپەکانی ڕێگای خەباتیش، دابڕانەکان، قوربانی دانەکان، سەدەماتێکی بینیویەتی بە هەموو جۆرێکە دەیزانن سەرڕایەوە بوونی هەیە، زیندووە، گەشە ئەکات، خۆی لە بواری گەشەکردن نابینێتەوە. ئەوە بە بڕوای من هەر ئەو پەیوەندیەسەوە کە ئەژم کردن، پەیوەندی ماسی لەگەڵ ئاو و کۆمەڵە دانەبراوە لە ئاو وەکو ماسی، و ئەوەیە بە بڕوای من ڕەمز و رازی گەشەکردنی کۆم. دژمن ناتانێ بیبەزێنێ، ئەوە ڕاستیەکی حەشاڵ نەگرە. دەیان ساڵ مبارزە چەندەیە مبارزە ئەوەی پیشەنداوە، پێم وایە کۆمەڵانی خەڵکیشەوە حقیقەتە کە خۆیان لەواقع پشتیوانی کۆمەڵە بوون. بەو دەلیلە ئەگەر بە دوو کەلیمە بڵێن، بەو دەلیلە کە کۆمەڵانی خەڵک و خەباتەکەیان پشتیوانی کۆمەڵە بووە، چونکە کۆمەڵە خۆی لەناو ئەو مبارزە و لە جەرگەی ئەو خەباتە بینیوە و تعریفەکان. بەڵێ هاوڕێ ئەدیب، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. کاتی بەرنامەکەیشمان بەرەو کۆتایی پێهات. من پرسیارەکانم کۆتایی هاتووە. ئەگەر خۆتان پێتان وایە شتێکەیە کە ئاماژتان پێ نەکردووە بە کورتی پێتان باش بێ ئاماژەی پێ بکەن، فەرموو. زۆر سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە. بەڵێ بە پێویستی ئەزانم بە کورتی یەکەم لە ڕۆژی کۆمەڵە نزیک دەبینەوە، بەش بە حاڵی خۆم سڵاو و هەزاران درود بنێرم بۆ هەموو گیان بەخت کردوانی ڕێبازی کۆمەڵە و هەروەها حیزبی کۆمۆنیستی ئێران و
لە هەمان حاڵە سەری ڕێز و نەوازشتا بنەوێنم بۆ بنەماڵە سەربەرز و خۆڕاگرەکانیان کە دەرسی مقاومەتیان بە ئێمەداوە بە توولی هەموو ئەم دەورانە و بێژگەلەوە هەروەها سڵاو و هەزاران درود ئەنێرم بۆ یان بەختکردوانی بزوتنەوەی ژیان ئازادی کە لە 1 ساڵ و ماوەی لەمە هەروەک لە قسەکانی ئیشارەمان پێکرد بزوتنەوەی کە ئێستاش بە شێوەگەلتر بەردەوامی هەیە و هیوام بۆ خانەوادە و بنەماڵە سەربەرزەکانی ئەو گیان بەختکردوانە سەری ڕێزدانەوێنم. هەروەها هیوای ئەوە ئاخوازین کە بەردەوامی و درێژەی ئەو بزوتنەوەیە پشکۆدارە گەورەیە لە درێژەی خۆیە و لە درێژەی خەباتی ڕەوا و عادلانەی کۆمەڵانی خەڵکا لە ئێران، کرێکاران، ژنان، خوێندکاران، بازنشستگان، هەموو چین و توێژە ماف خوراوەکان لە درێژەی ئەوە بە دژی سەرکوتی ڕژیمی ئیسلامی ئازادی و یەکسانی بەدی بێت. بەڵێ جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕێ ئەدیب وەتەندوز ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەم هەفتەمان بەشدار بوون. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەو دەرفەتە کە بە منتاندا. زۆر سپاس. جارێکی تریش ڕۆژی کۆمەڵەیش کە بەرەو پیری ئەچین لە ئێوەیش پیرۆز بێت. زۆر سپاس دەکەم. تەشەکر لە گلایەک لە خەڵکی کوردستان پیرۆز بێت. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان و ئازیزانی بینەری بەرنامەی کۆمەڵە سوڕەوان تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر هەر بژین بە شادی و بەختەوەری ماڵاوە.